سڵاوتان لەبێ خۆشەویستانی ئێمە چۆنن بە هیوان کە زۆر باش بن وەکووە بینن ئێمە ئێستا لە بەردەم شوێنێکی گەورە و پڕ هیوایین کە ناوی نەخۆشخانەی هیوایە کە هیوا ئەگەڕێنێتەوە بۆ بەشێک لە نەخۆشەکان جا ئەم ڕۆژ مناڵەکەمان توشببووی نەخۆشی شێرپەنجێ و لەم خەسخانەیە لەم نەخۆشخانەیە کە لە کەرکووکەوە سەردانی سلێمانی کردووە و هاتەوە بۆ ئێرە جا منیش گوڵم بۆ هێناوە بۆ ئەوەی کە پێشوازی لێکەم و خەونەکەی بۆ بەدیبێنم خەونێکی جوانی هەیە لەگەڵ مانابن بزانن کە خەونەکەی چییە و بۆ ئەوەی کە ئەمڕۆ بۆی بەدیبێنین با بڕۆینە ژوورەوە بۆ لای سڵاوتان لێبێ چۆنن زۆر سپاس سڵاو باشی زۆر سپاس دەکەم مەمنون زۆر سپاس ئازیزانی هاوڕێم ئەمەش نورخانە کە کارمەندی بەشی ناوپارێزی کوردستانە کە لێرە هاوکاری مناڵەکانەکەن جا زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵیشمانای ئارا لەکوێ باچین بۆ لای یارە بەڵام پێشتر ئەبێت ڕۆشتین باشە زۆر چاکە کاتە با منە مەلە پێکەم و ئەچین بۆ لای دەمێکە چاوەڕێم کەوی بینە سەلام چۆنی یارە فەرمووەم گوڵەش بۆ تۆ بەخێربێ بۆ سلێمانی دڵخۆشم کە لە نزیکەوە بینیبی دانی شەوێنەکەت کێشە با منیش بێمە لات ئەمە چییە وێنەی چییە کێشی حەزت لە وێنە کێشانە یارە زۆر باشە ئازیزان ئەمە یارایە یارەی هاوڕێمان کە تەمەنی چەند ساڵە 12 ساڵە تەمەن درێژبی یاراگە باشە یارە پێم بڵە حەزت لە چ ڕەنگێکە زیاتر پەمەی و مۆر زیاتر پەمەیی و مۆر بە ڕەنگی جلەکانیشتا دیارە کە حەزت لە ڕەنگی پەمەیە میش زۆرم حەز لە ڕەنگی پەمەیە باشە یارە تۆ خەونت هەیە و پێمان بڵێ خەونەکەت چییە چونکە ئێمە ئێستا ستافی ماوەی مناڵانی کورساداتون بۆ لای تۆ بۆی کە خەونەکەت بۆ بەدیبێنین پێمان بڵێ خەونەکەت چییە من خەونم ئەوەم بە دکتۆرینە و خەستەخانەکە خەونی ئەوەیە یارە کە بێ بە دکتۆر لە خەستخانەی هیوا لە بڕۆی کە خۆی یارە لەم نەخۆشخانەیە توانیوێتی کە هاوڕەکانت کردووە لێرە لەگەڵەوەی کە نەخۆش بووە توانێتی هاوکاری هاوڕەکانی بکە و ئەم ڕۆژ پێی خۆشە کە بێ بە دکتۆر بۆ ئەوی کە دووبارە هاوکاریان بکاتەوە باشە پێم بڵێم دکتۆرەکانی ئێرە بۆ شێوازی تۆ کە چەندێک باش بوو لەگەڵ هاوڕێکانت ئەوانیش وا بوون لەگەڵ تۆیە هاوکاری تۆیان کردووە زۆر باشە کەواتە ئەمڕۆ ئێمە تۆکەین بە دکتۆر لەم نەخۆشخانەیە باشە ئەی خەونی تر چیت هەیە خەونەکەم ئەوەیە لەگەڵ کە چاکبوومەوە خەوم خەستەخانی خۆمم هەبێت خۆت خەستخانی خۆتت هەبێت لە داهاتووە دووبارە بۆ ئەوەی کە خزمەتی نەخۆش بکەیتەوە دڵخۆشم زۆر ئیشەڵڵا کە تەمەن درێژەبی لەش ساخەبی و خەستخانێکی گەورەی جوانەکەی تۆ بە ڕەنگی پەمەی ناوێنەی چی خەستخانەکەم خەستخانی یارە ناوێنەی نەخۆشخانەی یارە جا دووبارە من ئەگەڕێمەوە بۆ لات لە بەرنامەی خەونە بەزەو کاتە تۆ گەورە بووی یەکێک لە مناڵەکانی نەخۆشخانەی یارە خەونەکەی بەدیێنی باشە زۆر چاکە یارە باشە بۆمان باسکە کە وەکووتت دکتۆرەکان ئێرە زۆر باش بوون لەگەڵتا و تۆش ماوەی چەند ساڵێکە لێرەی پێمان بڵێ چیان بۆ کردووی چۆن باش بوون لەگەڵتا بۆمان باس بکە لەبەرەوەی ئەوان زۆر باش بوونەوە من دایمە بۆیە زۆر حەزەکەم دایمە بێم بۆ ئێرە حەزەکەی کە دایمە بێتەوە بۆ ئێرە باشە ئەی چیتر هاوڕێک هەیە لێرە بەڵێ ناویان چیە ناویان نەزانی ناویان بیرماوە بەس ڕۆنیا ڕۆژانە کە ئاهاتی بۆ ئێرە ئەدبینی یان بەیەکەوە بوون بپێکەوە دایمە مەواعیدمان هەبوو بێکەوە ماوەیتانە بواتن بۆ ئێرە بەڵێ ئیتر پێک کە تاکو عیلاجەکانمان ئاهات بۆ خۆمان بپێکەوە یاریمانەکرد
زۆر باشە لێرە یاریتانە کرد بەڵێ لەم ژوورە بەڵێ یاری چیتانە کرد خۆوانمێنەمانە کێشە و یاری موبایلمانە کرد و زۆر باشە زۆر چاکەکەواتە دڵخۆشم کە لێرە لەگەڵ هاوڕێکانە کاتێکی خۆش بەڕێ کردووەی ئەو چۆنە ئەیش باش ئەویش باشە پێم خۆشە ئەو لەگەڵ تا لە کەرکووک بوو ئەویش ئاوا بۆ سلێمانیان ئەو لە سلێمانی بوو ئەو لێرە بوو لێرە بوو کاتە لێرە هاوڕێی تازەت ناسیوە زۆر باشە ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی باشم باشی با پرسیارێکی کەشی لەکەم بزانم کە زیتەڵا ناسی زیتەڵا ناسی زیتەڵا ناناسی هاوڕێکەی من تۆ سەری مامی ناڵانەکەی بەڵێ کاتە بێ زیتەڵەش بناسی هاوڕێکم لەگەڵای هەمیشە ناوی زیتەڵەیە جا ئەمڕۆ نەمهێنا لەبەرەوەی کە ئەو وەکو من نەیتوانی بەیانی زوو هەستێ لە خەو لەبەرەوە خۆم هاتم بەس ڕۆژێکی کای هێنم بۆلات ئەگەر پێت خۆش بێت باشە؟ زۆر چاکە ئەگەر ئامادە بی دەست دەکەین بەوەی کە خەونەکەی تۆ بەدی بێنین بتکەین بە دکتۆر و ئەمڕۆ کۆمەڵێک پشکنی بکەیت ببی بە دکتۆر لەم نەخۆشخانەیە ئەگەر ئامادە بی ئامادەی؟ بەڵێ زۆر باشە ئازیزانی هاوڕێم لەبەرەوەی کە نەخۆشخانەی هیوایان ناوە بە یارای هاوڕێم بۆیە پێی خۆشە کە ئەویش هیوا باتەوە بە کۆمەڵێک هاوڕێی تر و ئەمڕۆ ببێ بە دکتۆر لەم نەخۆشخانەیە لەگەڵمانە بن بۆ ئەوەی کە خەونەکەی یارە ئەمڕۆ بەدی بێنین با پێکەوە بڕۆین فەرموو سڵاو لێبێ سڵاو دکتۆر گیان لێبێت. چۆنی؟ باشیت؟ زۆر سپاس یارەخەن چۆنی؟ باش باشی؟ ئەحواڵت؟ باشە باشی؟ ئازیزانی هاوڕێم ئێستا ئێمە لای دکتۆرین ئەم دکتۆرە دکتۆری یارایە کە چەند ساڵە لەگەڵ یاتی جا ئەمڕۆ هاوکارمانە بێ بۆ ئەوی کە خەونەکەی یارا بەدی بێنین دکتۆر گیان سڵاو لێبێ پێمان خۆشە کە خۆ بناسێنی من دکتۆر ڕێبار ئەحمەد شەریف پسپۆڕی نەخۆشەکانی خوێن و شێرپەنجەی مناڵان لە نەخۆشخانەی هیوە خۆشحاڵم خۆشحاڵین ئێمەش یارایە جا ئەمڕۆ لە خۆشەویستی تۆ پێی خۆشە کە ببێت بە دکتۆر وەکو بەڕێزێت لەبەرەوەی کە ئێوە زۆر هاوکاری یاراتان کردووە چەند ساڵێکە واتان لێ کردووە کە حەزی لەم پیشەیە بێ جا ئەمڕۆ ئێمە یەکەین بە دکتۆر و خەونەکەی بەدیە هێنین ئەگەر هاوکارم زۆر سپاس دەستخۆش یارە سێکە چین بۆ هێناین وتمانەتکەین بە دکتۆر و جلو بەرگەکەمان پێەیە ئێستەوەرە بابت گۆڕین با بزانین بۆتە بێ فەرموو زۆر چاکە ئەدەی چاوی پێکەشەکە چۆنی دکتۆر یارە بەتاواتی بووە بە دکتۆر جا دکتۆر ئەیوت کە پێم خۆشە لە داهاتووشە ببم بە دکتۆر و خەسخانەیەک یاخود نەخۆشخانەیەکی گەورەی خۆمم هەبێ جا ئەمڕۆ کردومانە بە دکتۆر با پشکنینێکیشمان بۆ بکەن کاممان ببین بە نەخۆشەکەت بابۆ منی بکەین ئەمە زۆرم فاس کردووە زۆر چاکە کە ئەتەمڕۆ پێچەوانەیەک پێچەوانەیەکەینەوە زۆر باش باشە ئێمە بچ بکەین دکتۆر پێمان بڵێ ئەبێ بێتە ئەو شوێنەی تۆ پشکنینی بۆ بکەی وایە؟ دانیشتم پشکنین بۆ بکەین داڕێ ئەمە چی بۆ بکەیت؟ لێدانی دڵم لێدانی دڵی بزانە چۆنە؟ باشە لە ناو دەمە چۆرە بزانم دەم زامان نەبووە دەم کەمە بڵێ دەم بکەرەوە باشە یاڵا بە شوێت مشکلت نییە ئەی پرسیارم لێ بکە هەتی پرسیارێک بزانین کوێ بڵێ ناڕەحەتەکانت چییە؟ ئەو پرسیارانەی لێ بکە کە دکتۆر کەم لێ دەپرسم خۆی هەموو جارێ یاڵا وەرە پرسیشم فاسکە لێستەماعەکە لە جۆکە؟ ئەی کەسە پشتم بڵێ هەناسی قۆڵ دەی؟ هەناسی قۆڵ دایەکەی تریش؟ هەناسی قۆڵ خوارتر؟ باشە سنگم باش بوو؟ بەڵێ باشە بەچی ئازانیت باشە گرێت لە دەنگەکەی بوو بەڵێ زۆر شاکە پشکنینی تر چی بۆ بکەیت؟ ئەم بەچی ئازانیت دەنگی
لێدانی دڵی باشە دەست سەردانی هەز بە لێدانی دڵ ناکەی ئەبێت لە چەپ بێدیان لە ڕاست بەستە پەنجەدانی لەسەر ئێرە باشە باشە زۆر باشە تەندروستی سپاس کاتی چی بۆ نانووسی؟ ئەی پێ و نەوت فایلی هەیە دەفتەرم شتێکی هەیە پێویستی بانی نییە؟ زۆر چاکە کاتە چی پێڵی ڕێنمای چیەکەیت؟ خۆی لە شتە خراپەکان بپارێزی خۆ لە شتە خراپەکان بپارێزە چییە شتە خراپەکان؟ وەکوانی کە خۆت بمانیت خۆت بمێت چی بە تۆ شتە خراپەکان؟ خواردن مەبەستت؟ زۆر چاک خواردنە خراپەکان کاتە نابێ خواردنە خراپەکان بخۆیت دکتۆریان باش بەستە چاو زۆر باشە دڵخۆشی کە ئێستا توانیت پشکنی بکەی بۆ دکتۆری چەند ساڵەکە لەگەڵتایە دکتۆر ڕێبوار بەڵێ دڵخۆشی منیش دڵخۆشم کە بووی بە دکتۆر کاتە ئێستا با کۆمەڵێک زانیاری وەربگرین لە دکتۆر و تۆش لەگەڵمانە کۆمەڵێک زانیاریمان پێ بە باشە دکتۆر گیان ئەگەر ئەزێت کێشی بیتە ئێرە یاراگیان وەرە ناوە ڕاستمان وەرە ئێرە زۆر باشە پێمان بڵێ دکتۆر چۆن پشکنینی سەرەتایی بکەین بۆ هاوڕێکانی یاران یاخودەوانەی کە ئێشتا نیازانیەوە کە ئەم نەخۆشیانەی ئیشەڵا کە تووشیش نابن بەڵام چۆن سەرەتا پشکنی بکەن و نیشانەکان چین کۆمەڵێک زانیاریمان بێتێ بۆ ئەوی کە دایک و باوکەکان ئێستا هۆشیار بنەوە لەم نەخۆشیە بەڵێ سەرەتا بە خێراتنی کەناڵ کورسا دەکەین سوپاس بۆی کە خەوری یارەخانتان بەجێهێنم سەبارەت بە نەخۆشەکانی خوێن و شێرپەنجەی مناڵان بە حەقەت ئێمە نامانەوێت خێزانەکان هەمووی بترسێنین ئەمە کۆمەڵێک نەخۆشین بە حقیقەت ئەمە مودەتێکی ئەوێت تا تەشخیص دەکرێت بەڵام کۆمەڵێک نیشانی سەرەتاییان هەیە پێویستە هەموو خێزانەکان بزانن تا حدێک ئاگادار بن کۆمەڵێک شتی ناتەبیعی لە مناڵەکان کە بەدی کرد بۆ نمونە تایەکی درێژخایان یاخود خوێنبەربوونێکی بەردەوام یاخود شینبوونەوەی جستیان بۆ ماوەیەکی زۆر یاخود هەڵاوسانی نیفەگریەکانیان لە ملیان لەستیان هەستیان کرد مناڵەکە نیشانێکی ناتەبیعیتە ئەتوانن بچنە لای پزیشکی مناڵان سەرەتا پشکنینێکی بۆ بکەن حتما پزیشکی مناڵانەکە ئەگەر هەستی بە شتێک ئەنێرێ بۆ ئێمە چونکە ناکرێت هەموو نەخۆشەکانیش یەکسەر نیشانێکیان هەبوو بێن بۆ نەخۆشخانەی هیوا بەڕاستی چونکە خۆتان دەزانن هەندێک لەو نیشانانە لە هەموو مناڵێکە هەیە بەتایبەت بەڵام هەر شتێکی کە بۆ درێژخایەن و ناتەبیعی لە مناڵەکەیە وەزن دابەزینێکی زۆر تایەکی درێژخایەن ئاراقکردنەوەیەکی زۆر بۆ مودەتێکی زۆر یاخود ڕشانەوە و سکتونی بەردەوام بۆ نمونە چاک نەبووە بەدل لەمانە یاخود هەڵ ئاوسانێکی زۆری لیفەگریەکانی ملیان هەستیان بە ئاوسایی شوێنێکیان کرد زەردووی ئەمە کۆمەڵێک نیشانەکانێتی بەعام کە تایبەتیش نین بە نەخۆشیەکانی شێرپەنجە چونکە لە زۆربەی نەخۆشیەکانە هەیە بەڵام هەر حاڵەتێک لەم حاڵەتانە درێژی کێشە چاک نەبووە هەستیان کرد وەزنی مناڵەکان زۆر دابەزیوە ناتەبیعیە ئازاری قاچی هەیە مناڵەکەی ئەشەلێ ناتوانێت بڕاوە کوجارە ناتوانێت یاری بکە مودەتێکی زۆر ئەتوانن بێن پشکنی بکەن ئەگەر مودەتێکی زۆری خایە بۆ نمونە 2 هەفتە زیاتر مناڵەکەی هەر چاکتر نەبوو 3 هەفتە زیاتر حتما ئێبنە لای پزیشکی مناڵان کە چون لای پزیشکی مناڵان ئەو کاتە پشکنینی خوێنیان بۆ کرێ و لەگەڵ کۆمەڵێک فحوساتی تر شتەکان دەرەکەوێت تقریبا زۆر باشە دەستان خۆش بێت لەشتان ساس بێت ئەی یاراوتی دکتۆر پێوتم کە کۆمەڵێک خواردن مەخۆیان و شتانی کە خراپە مەیخۆ ئەو خواردانە چی؟ کۆمەڵێک خواردنی دیاری کرا و بزەبێت ئەوانە ئێمە کە دێنە لای ئێمە کە دەرەکەون ئەم نەخۆشیانیانێ بە حکمیەوەی ئێمە دەچنە سەر عیلاج ئەستە سەر عیلاج و مەناعیان زۆر زۆر دابەزێ ئێمە کۆمەڵێک ڕێنمایی تایبەتیان ئێمە کە هەندێکشن نابێ بخۆن بە تایبەتی خواردنی دەرەوە خواردنی ناو قوتو کراوە بۆ نمونە خواردنی نەبژاوانی کە لی دڵنیانین کە چێ نابێ بخۆن و خواردنی شتە برژاوەکان و سەر خەڵوز و ئەمانە ئەمە بۆ ئامنی ئەم قسەیە بۆ مناڵانن کە تشخیص کراون لای ئێمە بەڵام بە شێوازێکی گشتی بۆ مناڵەکانی تر هەر ڕێنمایان ئێنەکە پارێزگاری لە خواردنی زۆری شەکر و خواردنی زۆری دەرەوە ئێمە ڕێنمایانەکەمی دەرەوە بەکارهێنن زۆر تابێت خواردنی ماڵەوەیان دایکیان بۆیان حازر کە مشکلەمان نیە ئێمە زۆر باشە دەست خۆش بێت یارە پێم بڵێ تۆ ئەگەر ئیشەڵا لە داهاتوە نەخۆشخانەکەی خۆت کردەوە ڕێستۆرانتی تیاکەیتەوە ئەی خواردنی چی دروست نەکەن ئەو کاتە لێ خواردنە باشەکان خواردنە باشەکان کاتە خواردنی تەندروست دروست دەکەن دڵخۆشم خۆت حەزت لە چ خواردنێکە زۆر زیاتر یاپراخ زیاتر یاپراخ خواردنێکی بە سوودیشە وایە دکتۆر
زۆر باشە منیش زۆرم حەز لێ زۆر خۆشە یاپراخ. باشە دکتۆریان با پرسیارێکتر کەم دایک و باوکەکان کاتێک ئەزانن مناڵەکەیان توشبووی ئەو نەخۆشیە چۆن مامەڵەی لەگەڵ بکەن. ئیستا ئێوە بە شێوازێکی وا باش مامەڵەتان لەگەڵ یارا کردووە کە حەزی کردووە وەکو تۆ ببێ بە دکتۆر و کارەکەی تۆ بکە و دایک و باوکەکانیش گرنگن کە بە باشی مامەڵە بکەن. تۆ پێت باشە کە چۆن مامەڵە بکرێ لەگەڵ مناڵەکان؟ بەحقیقەت ئەو نەخۆشیە کاتێککە مناڵەکان تەشخیص دەکرێن بارێکی زۆر قورسە بۆ عایلەکە بۆ خێزانەکە تووشی باری دەرونی زۆر خراپە دایک و باوکی عایلەکە بەعام ئێمە بە فەزلی ئەوەی کە لێرە هەر ئازادی ئەمنێ بەڕاستی بەشی مەڵپارێزیمان هەیە بەشی دەرونیمان هەیە هەمویان هاوکارن ستافەکانمان دەوروبەرەکانمان هەمووکو ئێمەوان بەڕاستی ئەبێت هەموو یەکەم شت بەڕ تەبعی نەخۆشیەکە حاڵەتی نەخۆشیەکە بۆ خێزانەکە ڕوونکرێتەوە بەڕاستی کە چۆن ئەمە خەتای کەسی تیان نییە ئەمە هۆکارەکەی ئەوەنی ئەم نەخۆشیە گوازراوە نییە ناگوازرێتەوە بۆ کەسێکی تر ئەبێت ڕوونکرێتەوە بۆ خێزانەکان دوای ئەوەی کە بۆ خێزانەکە ڕوونکرایەوە بەڕاستی ئەو کاتە باری دەرونیان تۆزێک ئارام بێتەوە چونکە بەڕاستی هەفتەی یەکەم و دوو هەفتەی یەکەم خێزانەکان لە شۆکن لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپدا ئێمە لە نەخۆشخانەی هیوا بەشی دەرونیمان هەیە قسە لەگە خێزانەکان نەکرێت ئەوانەی کە باری دەرونیان خراپە دوای ئەوەی کە بۆ خێزانەکانمان ڕوون کردەوە ئەنجا ئەبێت دایک و باوکی تەعامل لەگەڵ ئەو مناڵە بەحەتمان بگۆڕن چونکە عیلاجەکانمان بەڕاستی هەندێک لە عیلاجەکانمان نەخۆشەکە باری دەرونی تێکەچێت تووڕە ئەبێت زۆر عەسەبی ئەبێت توانای هیچی نامێنێت توانای یاریشتی نامێنێ بیدات ئەبێت دایک و باوکەش لەگەڵ ئەو ڕاستیان دەبێت ڕابێن لەگەڵ ئەو حەقیقەتە ئەبێت بۆیان ڕوونکەینەوە کە ئەم نەخۆشیە ئەمەی عیلاجەکانە ئەمەی چارەسەرەکانی وایان لێن ئەو کاتە دایک و باوکی زۆر باشە بن وردە مەموری زەمەن ڕاستە کاتە ئێوە لەگەڵ خێزانەکانیشان دڵخۆشم کە بەو شێوازە و بەدەل لەمەش ئەبێت ڕاستی ئەبێت ببیتە هاوڕێ لەگەڵ مناڵەکە ئەبێت واز لە هەموو شتێک بێنیت ئەبێت لە بابی دکتۆری بچیتە دەرەوە ئەبێت وەکو هاوڕێک بی لەگەڵ مناڵەکە تا مرتاحە لەگەڵت ڕاستی لە شتان ساڵ بێت زۆر سپاس. باشە یارە پێم بڵێ تۆ ئەم خەونە جوانی کە هەت بووە ئەم نەخۆشیە نەبوو بە ڕێگر لەوەی کە تۆ خەونت هەبێ پێم بڵێ هاوڕەکانی ترە کەوت لێرە کۆمەڵێک هاوڕێکەم هەیە ئەوانیش خەونیان هەبووە؟ بەڵێ ئەی ئاوای وەکو خۆت هانت داوان کە بڵێن ئێوە دەتوانن بگەن بە خەونەکانتان بەردەوام بن وەکو من بەهێز بن پێت وتۆن؟ بۆچی پێیان بڵێ دەمولا باشە؟ ئەو هاوڕێت ماوە کە بۆت باس کردین؟ بەڵێ ئەم جارە کە بینیت بۆی باسکە بڵێ من خەونەکەم بەدی هات توانیم کە بگەم بە خەونەکەم تۆش هەوڵ بە و بەهێز بە وەکو من بۆی کە بگەی بە خەونەکەت باشە؟ چونکە تۆ بەڕاستی مناڵێکی بەهێزی و بەتوانای دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵیشمانە بوویت دەست خۆش بێ دکتۆرگیان سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش زۆر سپاس کە خەونی یارەشتان هێناوەتە دی بەڕاستی زۆر چکە یارە جیاوازە لە نەخۆشەکان یانی حسابی تایبەتم بۆ کردو هاوڕێی تایبەتمە بەڕاستی ڕاستە پێوتان دیارە کە چەندێک هاوڕێن و چەندێک دڵسۆز بووی بۆ یارە دەست خۆش بێت یارە پێمان بڵێ پێت خۆشە چیترت بۆ بکەین حەزەکەی پشکنینی تر بکەین تاو گەشتی بە خەونەکەت دڵخۆش بووی؟ ئەی لە داهاتوە کاری لەسەرەکەی بۆی کە نەخۆشخانەکەی خۆت بکەیتەوە؟ ئەی چیت هەیە بۆ ئەو هاوڕێیانەمان کە ئانیش وەکو تۆ خەونیان هەیە پێیانەڵێی چی؟ پێیانەڵێم کە خەونەکان ئەوانیش ئیشەڵاتێتە دی ئیشەڵایەتە دی وەکو یارا بەهێز بن و کۆڵمەیەن بۆ ئەوی کە خەونەکانی ئێوەش بێتە دی. جا یارە من سپرایزێکم هەیە باشە؟ سپاسی ئەمڕۆ ناوپارێزی کوردستانەکەین و لەگەڵیشا کەناڵە جوانەکەی کورسات کە لەگەڵمان هەبوون و با سپرایزەکەش بۆستم با بۆتان بن. تۆ لێرە بە باشە؟ ئێستێمە بۆلاتش. چاو بن و خێرا قەبسان بیلی لە دواشە دیار چاوکەرەوە بەدڵتە؟ دواتر خۆت پشکنین کەرەوە بۆ کۆمەڵێک هاوڕێت و بەکاری بێنە باشە؟ ئیشەڵا لە داهاتووشا کە کار لەسەر ئەم خەونەتەکەی و پێی ئەگەی دڵخۆش بووم کە توانیمان خەونەکەت بەدی بێنین. سپاس دکتۆرگیان کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی سپاسیمان دووبوون تەکەین کە چەند ساڵە لەگەڵ یارای و لەگەڵ هاوڕێکانی یارای بە هیوام کە هەمیشە لەش ساڵ بن. زۆر سپاس. ئازیزانی هاوڕێم ئێمە لێرە کۆتاییمان هێنا بە بەرنامەی خەونی ئەم جارەمان دڵخۆش بووم کە توانیمان خەونی یارا بەدی بێنین
و تا بەرنامەیەکی تری خەون بەخواتان سپێرین خواتان لەگەڵ.